بەپێی ئەو زانیاریانەی لە بەردەستی ئێمە داهاتی مانگانەی ناوخۆی هەرێمی کوردستان هاتوو لە گومرگ و باج و ڕسوماتەوە مانگانە زیاترە لە 500 ملیار دینار. بەرپرسانی دەسەڵات خۆیان لە کوردستان ئەڵێن ئێمە مانگانە 350 ملیار دینارمان هەیە. بە درێژایی ساڵی 2024 و 5 مانگی ساڵی 2025 داهاتی ناوخۆی 1 دیناری بۆ موچە خەرج نەکراوە. لە ماوەی 7 مانگا هەرێمی کوردستان خاوەنی 5 تریلیۆن و 950 ملیار دینار بووە لە داهاتی ناوخۆ. بۆ خەرجی بەگەڕخستنی فەرمانگەکان و وەزارەتەکان و خزمەتگوزاری مانگانە 120 ملیار دیناری خەرج کردووە کە لەو 7 مانگا ئەکاتە 2 تریلیۆن و 40 ملیار دینار. هەرێمی کوردستان لە 7 مانگی ڕابردووە 598 ملیار دینار و 355 ملیۆنیان ناردووە بۆ بەغدا. ئەم دوو خەرجیە چەنی کرد؟ خزمەتگوزاری ناوخۆ بەگەڕخستنی وەزارەت و فەرمانگەکان لەگەڵ ئەوەی بۆ بەغدا ناردوویانە بە هەردووکیان ئەکاتە 2 تریلیۆن و 638 ملیار دینار. ئەی داهاتی ناوخۆ چەند بوو؟ 5 تریلیۆن و 950 ملیار دینار. واتە زیادەی داهاتی ناوخۆ بریتیە لە 3 تریلیۆن و 311 ملیار و 645 ملیۆن دینار. ئەم بڕە پارەیە بە تەواوەتی موچەی 3 مانگ دابینەکە. لەم داهاتی ناوخۆ موچەیەک بدەن بڵێن کاکەوە بەغدا دوژمنمانە با هەمومان قەناعەتکەین دوژمنەوە و ئەمان دۆستن و ئەمان کورد پەروەرن و ئەمان نیشتیمان پەروەرن و ئەمان دۆسی مامۆسان دۆسی کەسوکاری شەهیدن دۆسی پێشمەرگەی برسین. ئەمەیان نەکرد لە کاتێکا 3 تریلیۆن و 311 ملیار و 645 ملیۆن دیناریان لەبەردەست